ئینشاءڵڵا وەرچەکانێکی بێدا نێوانمان بەرەو ئەوەی کە پێویستەوە. سێ ساڵ بەریان ها تەفگەڕا گۆڕان و یەکێتیان نیشتیمانیا کوردستانی پشتی چەند ساڵان ژناکۆکیین کورد ناوبەراواندا بێ ئامادەبوونا جەلال تەڵەبانی و نێشێروان مستەفا هەلوێستا خۆیان هەفبەش لێسەر پرسە سیستەما سیاسیا هەرێمێ و دەستورێ ڕاگەاندن گو ئەو دوو ئالی بلێ هەفتەی گەشتن بناوتکن و دناو هەندێک ژ میدیایان دەژی بڕێکەفتنا دابەشان تێ بناوکرێن لێ بە هەیامەکەی پشتی جوینا دابەشان بسەردەمە هاتنە هەڵبژاردنێن پەرلەمانە کوردستانێ و جواتە پارێزگەین هەرێم و پەرلەمانە عراقی جارێکە دی پەیوەندیان دنابەرە هەردوو ئالیاندا ئالۆز بوون و هەردوو ئالیانژی بە ئاوایان جودا هەفتوو تۆهمەتبارکردن بە بابەت نەبوون بێ خاڵین جوینێ لێ دنەهادە گوهارتنە سیستەما سیاسی و ئاریشەیە سەرۆکاتیا هەرێمێ جارێکە دی هەردوو ئالی لە هەف نزی کریا کاری پێکراوە ئەوە هەر خۆی ئەو ئەشتەوایی کە لێنەوانمان هەیە و ئەو بڵێن بۆ نمونە لەسەر پارێزگای سلەیمانی لەسەر پارێزگای هەڵەبجە لەسەر دابەشکردنی پۆستەکان یا لە نزیک بوونەوە لە یەکتری ینی ئاشبوونەوەیەک هەر هەبووە ئەوانە و لەسەر پرسی دەستور لەسەر پرسی سەرۆکاتی ئێمە لەگەڵ گۆڕانە هاوڕا بووین و جیاواز نەبووین ئەمە ڕێککەوتنی دەباشانە پشتی جوینە ئەیلولا ساڵا 2012 یا دەبەشان گۆڕان و یەکیتی لە هەفکردن لە سەروەیەکی گۆ سیستەما سیاسیا هەرێمێ پەرلەمانی بێ و پرۆژەیە دەستورە هەرێما کوردستانی ڤەگەڕێ پەرلەمان ئەندامێکی جواتە نیشتیمانیا گۆڕانژی دبێژێ ڕێکەفتنا دەباشان بنگەها گوتو بێچن vê داویە دناوبەرایەکیتی گۆڕان دەبوون لێسەر پرسا سەرۆکاتیە هەرێمێ و دەستورێ هۆکاری سەرەکی جێبەجێ نەکردین یان نەخستنە بواری جێبەجێکردنی ڕێکوتنامەی دەباشانەوە گەڕێتەوە بۆ نەخۆشکەوتنی مام جەلال لەو کاتە لە چەند مانگی پێشوە ئێمە هەردوو لامان زۆر جددی بووین لەوەی کە ئەم ڕێکەوتنە بە تەواوەتی جێبەجێ بکرێ ئەوەی کە ئێساژەیە یەکێتی هیچ پرۆژێکی تازەی نیە هەردووکمان هەر سوورین بە تایبەتی لەسەر سیستەمی پەرلەمانی و هەڵبژاردننی سەرۆک لە ناو پەرلەمان وەکوتمەمە بەشێکی ڕێکەوتنەکەی دنهادەش بری هەلوێستا گۆڕان و یەکیتی لێسەر پرسا سەرۆکاتیە هەرێمێ و دەستور وەک هەیامەکەی بەریانها هەندێک ژ بەرپرسێن هەردوو ئالیان ڕاگەاندن بەرف بڕێکەفتنەکە سیاسی گاوان داوێژن لێ هەیانها زەلال نینە کە گاوێن vێڕێکەفتنەی گەشتنە چ ئاستی ئێمە لەگەڵ گۆڕان لە تێگەیشتنەکەی دەباشانەوە کە جەنابی مام جەلال و کاک دشتوان سەرپەرشتی کردووە لێک تێگەیشتنێک لە بێرمان بوو بەڵام نەگەیشتە ئەنجامێک کە بتوانین جێبەجێ بکەین ومێدمانە بۆ ئەو لێک تێگەیشتنە بەرەو ڕێککەوتنی سیاسی دووقۆڵیمان بەرێ بەداخەوە نەبوو